من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بسم الله الرحمن الرحيم. بینەرانی بەڕێز و خۆشەویست سڵاوی خوای پەروەردگارتان لێبێ. خۆشەویستان، بەرنامەی بەخشین دەستگای بەخشینی خێرخوازی وەکو نەریتی ساڵانەی خۆی کە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا هەڵدەسێت بە پێشکەشکردنی چەند پرۆژەیەک بە سەرجەمچین و توێژەکانی هەرێمی کوردستان. ئەمڕۆ لێرە لە شاری سلێمانی دەستگای بەخشینی خێرخوازی هەستا بە هاوکاریکردنی نەخۆشانی سالاسیما کە ژمارەیان 100 توشبووی نەخۆشی سالاسیمایە کە ئەمڕۆ لە بنکەی سەرەکییان دەستگای بەخشینی خێرخوازی بە بڕی 100,000 دینار هاوکاریان دەکات. بسم الله الرحمن الرحیم. من وەکو باوکی نەخۆشێک دەستخۆشی لە دەستگای بەخشینەکەم کام و چاڵێکەمە دەست بەسەرەکەنەوە بۆ یارمەتیدانمان و زۆر مەمنونیان و خۆی گەورە پاداشان بداتەوە و داواشەکەم لەو خێرخوازانە یارمەتی دەستگای بەخشی بدەن بۆ ئەوانیش بتوانن یارمەتی ئەم نەخۆشانی سەلاسیمیا بدەن. دەستگای بەخشین هاوکارەکانی هەموو ساڵێ لە ڕەمەزانیشەوە لە پێش ڕەمەزانشا دەیگەێنە دەستگا ئەو نەخۆشانی سەلاسیمیا لە سلێمان. ئیتر لە کۆتایە زۆر سپاسیان دەکەین. خۆی گەورە هەموو کاتی هاوکاریان بێت و داوایش لەو خێرخوازانەکەن کە هاوکاریان بکەن و بۆ ئەوانیش هاوکاریەکان بگەێنە دەستیان. هیوادارم دەستگای خێرخوازی بەرەو پێشتر بچێ، دەستخۆشیان لێکەم بۆ خێرخوازی کەدا بەشیان کردو بەسەر مناڵ و نەخۆشانەیە. هیوادارم زیاتر بەرەو پێشەوە بچن و دەوڵەمەندەکان زیاتر هاوکاریان بن بۆ ئەوەی زیاتر ببەخشن. زۆر دەستخۆشیان لێکەم چونکە هاوکاری بێباوکان و نەداران و لێقەوماوانن نەخۆشان. ئینشاءالله لە مانگی ڕەمەزانە بتوانن زیاتر هاوکار بن. ئەم هاوکاریە جێگەی دەستخۆشیە بۆیان. ئینشاءالله سەرکەوتووە بن. داوا لە خێرخوازان و دەوڵەمەندانی شارەکەین ئینشاءالله خێرەکان و زەکاتەکانیان بدەن بە دەستگای بەخشین بۆ ئەوەی بە جێ متمانەی خەڵکن و بتوانن بیگەێنە نەخۆشان و لێقەوماوان و بێباوکان و نەخۆشانی سالاسیما و شێرپەنجە و هەموو نەخۆش و لێقەوماوان بگرێتەوە ئینشاءالله. وەک ناو ماریەن عەتا توشبوونی ساراسیما دەستخۆشی بۆ بەخشینەکەم جا لە ئەم شتە نەخۆشخانەی جمهوریەکە خوێنەکەمە خۆم 30 ڕۆژجارێ بۆ مانگی ڕەمەزان ئەمە زۆر باشە. ئەم خواردنی و پارانە دەنێن. سپاسی دەرگای خێرخوازانی بەخشینەکەم کە یارمەتی ئێمەیان داوە لە کاتی مای ڕەمەزانە. سپاسیانەکەم بۆ 100 توشبووی نەخۆشی سالاسیمە بڕێ دابینیان کردووە نیشتمە. ئەو بڕە هاوکاریانەی کە ئەوان دابینیان کردەوە بۆ ئێمە زیاترە دەستخۆشیان لێکەم. زۆر سپاسی دەستگای بەخشینەکەین بۆ هاوکاریانەی کە بۆ نەخۆشانی تالاسیمیا، بۆ نەخۆشانی شێرپەنجە، بۆ کەم دەرەماتان، بۆ بێباوکان، بۆ ئەو کەسانەی کە شایستەی ئەمن دەستخۆشی لە ئەو برا بسڵمانانەکەین کە یارمەتی بۆ ئەم دەستگای ئەنێرن. ئەم دەستگایەکی خێرخوازیە. خی گەورە چاکە چاککاران ور ناکە. خی گەورە ماڵی ئێوەش ئاوەدان کاکە. خی گەورە لاشتان سەخت. سوودی ئەم پارەیە بۆ ئێمە ئەوەتانێ ئەتوانین مناڵەکانمان بە بەردەوامی بتێنین بۆ سلێمانی و بێتێنین بۆ
نەخۆشخانە و سەردانی دکتۆر بکەین و عیلاجیان بۆ بسەن عیلاجەکانیان زۆر گرانەوە دەستگای بەخشین شتێکی زۆر زۆر باشی ئەنجام داوە. بەنای خۆی گەورە و مێرەبان دەستخۆشی و بەخێراتنی کەناڵی بەخشین ئەکەین کە هاتوون بۆ بەسەرکردنەوەی نەخۆشانی تالاسیمیا. دیارە کە دەستگای خێرخوازی بەخشین هەموو کات شوێندەسی دیار بووە لە بەخشینی هاوکاریەکانی بە نەخۆشانی تالاسیمیا و بە نەخۆشخانەی هیوا و بە کەمەندامان و بە نابینا و بە کورتەباڵە. بەڕاستی جێگەی دەستخۆشیە تاکە ڕێکخراوی شاوەکو دەستگای خێرخوازی بەخشین یعنی نمونەیان زۆر بێ کە دابینکردنی خانوو بۆ کەسانی بێ باوکو و بێسەرپەرشت و دەستگایە کە ڕاستی جێگەی شانازیە جێگەی دەستخۆشیە. هیوادارم هەموو کۆمپانیایەک سەرمایەتدارێک یعنی وەکو دەستگای خێرخوازی بەخشینی پێ بکرایە و یعنی دوو هۆدە دوو ژووری بۆ کەسانێک دابین بکردایەکەوە ئەمان دابینیەکەن بەڕاستی جێگەی دەستخۆشیە و خێریان بنووسێ و نمونەتان زۆر بێ و هەسەرکەوتوو بن. بەناوی خۆی گەورە و میرەبان بەخێراتنی بەرنامەی بەخشینەکەین کە ئەمڕۆ سەردانی کۆمەڵی تالاسیمیای کرد لە شاری سلێمانی و هاوکاری خۆی گەیاندە سەد توشبووی تالاسیمیا کە بەرنامەی بەخشین یەکێکە لەو دەستگا خێرخوازانەی کە بەردەوام هاوکاری هەموو چین و توێژەکە کە پێویستیان بە هاوکاری یارمەتیداری ئەمە ساڵانە لە ڕێی بەرنامەی بەخشین و مامۆستاهاری کە هاوکاری توشمانی تالاسیمیا دەکەن دەستخۆشی بۆ و خێرخوازانی کە هاوکاریەکانە دەگەێنە بەرنامەی بەخشین و بەردەوامی بە بەرنامەکە دەن بۆ هاوکاری لێقەوماوان و توشمانی تالاسیمیا. ئەوە گاشکرا دەستگای خێرخوازی بەخشین کە ماوەی چەندین ساڵە هەرکێکی قورسی خسووتە سەر شانی خۆی کە بە پشتیوانی خوای گەورە و دڵسۆزی و هاوکاری سەرمایەدارەکانی شاری سلێمانی و کەسانی تر هیوادارین بەردەوام کەسانی سەرمایەدار خێرخواز لە ڕێی بەرنامەی بەخشینەوە بتوانن هاوکاری هەموو ئەو چین و توێژانەکەن کە پێویستیان بە یارمەتی و هاوکاریە لەبەرەوەی بەرنامەی بەخشین جێگە دەستیان دیارە و بە ئامانەتەوە هەموو ئەو هاوکاریانی کە پێیان دەگاتە ئەو شوێنانەی کە مەبەستە. بسم الله الرحمن الرحیم. سەرەتا بە بۆنەی هاتنەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزەوە پیرۆزبایی خۆم لە سەرجەم موسڵمانانەکەم بە تایبەتی موسڵمانانی هەرێمی کوردستانی خۆمان و وڵاتی خۆمان هیوادارم کە مانگی ڕەمەزانیش ئینشاءالله بە خێر و خۆشی بەسەر ئومەتی ئیسلاما بێتەوە بەسەر وڵاتی کوردەواری ئێمەشا بێتەوە. خوای پەروەردگار نوێژ و ڕۆژ و تاعەت و عیبادەتی هەموو لایەکی لێ قبوڵ کردوین و لێمان قبوڵ بکە هەتا کۆتایی ڕەمەزانیش تەوفیق و هیدایەتمان با لەسەر کاری خێر و ئیسلاح و تاعەت و عیبادەتی خوای پەروەردگار. خۆشەویستانی ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین وەک پیشەی هەموو ساڵێکمان کۆمەڵێک پرۆژەی جوان و ناوازە لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا پێشکەش ئەکەین کە بێتە مایە هاوکاری و یارمەتی ئەو چین و توێژانەی کەوا شایان و شایستەن بۆی کەوا یارمەتیان بین. بۆیە ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە لە چوارچێوەی جێبەجێکردنی پرۆژەکانی مانگی ڕەمەزانی پیرۆزدا کە لە سلێمانی بڕیارمان نابوو 100 نەخۆشی تالاسیما یان زیاتر هاوکاری بکەین. ئەمڕۆ بە خۆشحاڵیەوە هاتینە ئەم سنتەرەی خۆیان و لێرە زیاد لە 100 نەفەر بە بڕی 10 ملیۆن و ئەوەندە ئێمە یارمەتیمان ناون و دوعای خێرمان هەیە
بۆ نەخۆشەکانیان کە خوای پەروەردگار شفای خێریان با و داوای دوعای خێریش لە ئێوەی بەڕێز دەکەین کە خوای پەروەردگار هیدایەت و تەوفیقی ئێمەش با لەسەر ئەم خێرە و 2 بارە و 10 بارە و 100 بارە داواشمان لە خێرۆمەندان و خێرخوازانی وڵاتەکەمان صاحبی هیممەت و شەهامەتەکان دەستکراوەکان سەخی تەبعەکان کە بزانن لەم وڵاتی ئێمەیە ئەوەندە نەخۆش و هەژار و داما و کەم ئەندام و هەموو ئەو چین و توژانەکەەوە پێویستیان بە هاوکاری و یارمەتی هەیە بەڵکو ئینشاڵڵا ئەوانش دڵیان دەرن بێ وە زیاتر و زۆرتر وەکو هەموو ساڵێکی ئەوەی ئێمە تەسەورمان لە میلەتی خۆمان زیاترە لە خێرۆمەندان و دەوڵەمەندانی خۆمان زیاتر هەیە کە بتوانن زیاتر و زۆرتر ئینشاڵڵا دەزواڵا بن و دەستکراوە بن بتوانن کە ژمارەیەکی زیاتر و زۆرتر لەو ژمارەیە کە ئێمە لە بەرچاوی ئەگرین کە سوپاس بۆ خوای گەورە هەموو ساڵێکی ژوا بووە زۆر لەو ژمارەیە کە خۆمان لە بەرچاومان گرتووە دوایی کۆمەک و یارمەتیمان ناوە بە هەموو ئەو چین و توێژانە بۆیە ئەمڕۆژ بە خۆشحاڵیەوە توانیمان زیاد لە 100 نەخۆشی تالاسیمیا لە شاری سلێمانی کۆمەکیان بکەین یەکی بە 100,000 دینار و داوای دوعای خێریشمان هەیە و دووبارە خوای پەروەردگار نیاز و ڕۆژ و تاعات و هەموو بەندایەتەکانی ترمان لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا لێ قبوڵ بکا و هیدایەتمان بۆ ڕێگەی ڕاست و کاری خێر و خێرخوازی ئینشاءڵڵا. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 750 723 25 55. مای دڵخۆشیە مای شانازیە کاتێک کە تۆ دەبینیت بە خێرەکانی تۆ بە بەخشینەکانی تۆ ماڵێک نەخۆشێک بەسەر دەکرێتەوە. ئەوەی جێگەی شانازیە بۆ ئێمە خزمەتکردنی خەڵکی نەدار و خەڵکی بێنەوایە. خۆشەویستان ئێوە هەمیشە لە پاش خوای پەروەردگار پشت و پەنای ئێمە بوون بۆ ئەوەی کە ئەم بەرنامەی بەخشین و دەستگای بەخشینی خێرخوازی هەموو کارەکانی سەرکەوتوو بێت. لە مانگی ڕەمەزانی پیرۆزی ئەم ساڵیشدا هەروەکو لە پێشدا ئاماژەمان بۆ کرد دەستگای بەخشینی خێرخوازی کۆمەڵێک پرۆژەی هەیە کۆمەڵێک هاوکاری هەیە بۆ خەڵکانی تایبەت و خاوەن پێداویستی تایبەت کە ئەمڕۆ لە شاری سلێمانی دیسانەوە هاوکاریەکانی ئێوەیان گەیاندا دەستی 100 نەخۆشی سالاسیما. ڕەمەزانتان قبول بێ خێر و چاکەکانتان لای خوای پەروەردگار قبول بێ. ئێوە هەرگیز لە خێرەکانتان دەستگای بەخشین بێبەش مەکەن بۆ ئەوەی دەستگای بەخشین هەمیشە لە خزمەتی خەڵکی بێنەوا و خەڵکی نەخۆش و خەڵکانی بێباوکدا بێت. بەخوای گەورەتان دەسپێرین خواتان لەگەڵ.